دوای دابڕانێکی کورد لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە هاتینەوە لاتان بۆ بەرنامەی جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان ئامادە کردووە تا کۆتایی لەگەڵمان. گەنجێکی ئیزدی چەند ساڵێکە بە فۆتۆ ژیانی خەڵکی سەرچیای شنگال دکومنت دەکات. لە سنووری بەرواری باڵا کەسێک هەر لە منداڵیەوە ئارەزووی بەخێوکردنی جۆرەها باڵندەی هەبووە. هونەرمەندێکی شاری ریزە لەبەر خۆشەویستی بۆ کوردان لە شاری دیاربەکر نیشتەجێ بووە. لە گوندی قومریەی بەرواری باڵا گەنجێک هەر لە منداڵیەوە حەزی لە بەخێوکردنی پەلەوەر و باڵندە بووە. ئەو ئێستا لە ماڵەکەی خۆیدا جۆرەها مریشک و کەڵەباب بەخێو دەکات کە لە جۆری فەڕەنسی، ئێرانی، هیندی و جۆرەکانی دیکەن. کۆڤان قومریێ دەڵێت ئەگەر یارمەتی بدرێ مەتوانم پەرەبەکارەکانیشم بدەم. از کوبان حمدی خلکی گنده قمریه ما دور و برواری بالا هرج بچیکاتی یا خوا من حس خودان کردن طیر و طوالیت کرد نکاجی از روبم من داگ مریش کرد بخواینوی من حزو های از وی شولی مازن کردم عنی دهاتی پیما پروژه هکر نکمه فایده جدید ان شاء الله مریش کامجی گله نوعان کردیه، ایرانیه، فرانسیه، صینیه بس با پتر خالک ما حاش مریشکا کردیت کرد دیکله کردی مریشکا ورزی بهاره یا باشتره ایشویه و کمتره تکلیف هایی کمتره زوستان ما بدوی گهره گرمه ام جهوی گرم بس بهاره نگرم و نصاره بومریش یه گلک باشه ام استفاده اش گیوت این بردین افیره یا هوینجی گلک یا گرمه ام بدوی پنده نقاعب تازینی 35 نبورد یعنی هکر بو 35 دمرد بیت نو بین 20 حتی 25 به نه تر بن 20 دا گرماتیوه چونکی مریش یا به قوته مقاومه ایش ناکد زیکون مرد الفیرل بیف پیزانین ما ورگرتین ام محاولتین ایشتون آکیم بکین هفته جاره که ام آوا حامزه ام تینا عصاره و تینا فوانا یعنی من عوض زیادت کرد نه هل تصمیم بوده بچین که هم هر خورنت خود هر خود همیده مایال بر مروت ام تشتی مشکل دینه نه همی آنجی گرم بد آن علف بد یعنی هکن هفت مریش که ایرانیه یا کردیه یا فرانسیه ما این نوعیت و چه بد مهم خورنویه گەلی کورد بە درێژایی مێژوو ڕوبڕووی نەهامەتی و کارەساتی زۆر بۆتەوە و ئەگەر ئەو دکومنت و بەڵگانە نەبن مێژوو ناتوانێت بیسەلمێنێت کە و گەلاچە نەهامەتێکی بەسەردا هاتووە. گەنجێکی چالاکوانی کوردی خەڵکی شنگال لە ڕێگەی فۆتۆوە نەهامەتی و کارەساتەکانی شنگال بە دکومنت دەکات. ئەو ڕۆژانە سەختیەکانی ژیانی ئەو گەنجانە لە نزیکەوە دەبینێت کە لەسەر چیای شنگالدا دەژین و هەوڵ دەدات کە لە ڕێگەی دکومنتەکانیەوە بتوانێت بۆ مێژوو بەڵگەکانی کۆبکاتەوە. نزیکا 3000 ویدیو و وینا دیکومنت کری توثیق کری الباخوا اشخانه سوري بقرا حتى كي بحردا جايشن قالت مزاني با ام كار اسكار وينا بكم اب وينا ويمين ديكومنت و بلغه وتشتكي
پیرۆز داف ما ئەم محاولە بگەن وان تشتا دیکۆمنت بکەن و احتیفادێ پێ بگەن. شنگالێ بەرنادم هەز خۆرتێکی ئێزنیمە خۆدان دین و ئۆل و بەهوەرم وان خۆشمێر و عەقیدێت ما بەرخۆدانی کرد وێنێ دوان بەلافکردن مواقع سوشیال میدیا و هەر دەرێکێ و بۆ وێنێت بەلافت کرد بوونە دیکومنتش گەلک مواقعیت ئەخباری و جەرائیدا و هەر تشتێکی. هەر وسا من سیارەژی نەبوو سەرلنگێت خۆست گەڕیان جا هەموو من لێکدا من محاولەت کرد ئەز وێنە باشتر نیشانی عالەمێ بکەم نو شنگال سمبلەکە بەرخۆدانیش سمبلەکە ئینسانیەتی مرۆڤایەتی خەلکی شنگالێت هەدەفی وان محەبەتی بدنە ئێخۆن. لە ڕابردوودا ئەگەر کەسێک بیویست وێنە بگرێت وێنەکەی زۆری پێدەچوو ئامادەکارێکی زۆریشی بۆ دەکرد چەندین ڕۆژی پێدەچوو تا بتوانێت وێنەکەی وەربگرێتەوە. بەڵام ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژی و ئامێرەکانی پێشکەوتن وای لێ هاتووە کافەتۆکان بە شێوازێکی جیاواز دەردەچن. خاوەنە ستودیۆکانیش ئەڵێن کە کارەکانیان ڕووی لە کزی کردووە لە هەمان کاتیشتا ئەوان پێیان خۆشە بە هەمان شێوازی کۆن وێنەکان بگرنەوە. من محمد مصور شارەزاد لە کەرکووک لە شۆرجین حالیان ئێستا ئەم وێنەگرتنی ئێمە وایسە خەریکین لە باوکمە بۆ ماماتەوە لە ساڵ هەفتا ئیجازەی هەمانە ساڵ هەفتاوە ئیتر باوکم لەگەڵمانە بوو ئەو وەختە ئەو بوو من نەبووم ئیتر لە دوایەوەی سێ من دەستم پێ کردووە و یەکەم جا لە پریادی بووین دوای پریادی لە 97 ساڵ 97 هاتینە ئێرەوە ئیتر لێرە بەردەوامین معروفین لە ناو خەڵکە دیارە یعنی لەگەڵ شۆزە چێ بڵێ مستەفا شارە هەمووی ناسێ زیاتر ئیتیمامان داوە پێی و خەڵکە لێمان ڕازیە و لە خۆ بەزیاد بێ. جاران ڕەشسپی بوو ئەهاتی ئەگەر ئەو ڕۆژە ڕسمت بگردایە ئەی ڕۆژێ دوو ڕۆژ دوایەوە وەرەوە بۆ معاملات بەس ئیستاکەش کرد لەخوا بەزایوەکو جاران نییە شتی پێشکەوتوو هاتووە یعنی سە بتێ ڕسم بگری ملەوەنی شەسە ڕەشسپی باوی نەماوە بە چارەک یە 20 دقیقە و پەڕی یعنی تەواوە بێ ئینشەڵا چەند ڕسمت بێ بۆ جەواز بتێ بۆ معاملات بۆ هەر شتێ. ڕسم معاملەی جاران هەبوو ڕسممانەگرت معاملە ڕەشسپی هەبوو ملەوە نە بە وەختە لە بیدایەتەوە وەخت باوکم باسەکە من ڕسمیانەگەر ڕەشسپی بەیانی ئاگر بۆ ئێوارە دەرەچوو حتا هەشتاکان لا هەشتاکان ملەوەن دەرچوو ملەوەن دەرچوو ڕسمیانەگرت بە هەفتەیە ئاوا تەواو بوو چکەم بۆ لێرە جیاوشت نەبوو مختەبەر گشتیان ڕۆشتە بەغا لە بەغا هەفتەیەکی پێچوو ئاتەوە جۆمەنەر هەفتە یەک ڕۆژێکە ڕۆی ئێستا نا ئێستا زولفەکە گۆڕاوە ئێستا معاملاتە ملەوەنە بکوزاوایە هەمووی شەکە لە بن دەست خۆمانە مختەبەر لە دەست خۆمانە ڕسمەکە معاملەتەگرین هەردان شەو دەقێ بۆی تەواوکەین بە ڕۆتوشێەوە بە پاکردنەوەیەوە بە مەنزەریەوە هەمووی تەواوکەین بۆی معاملەت تەواو بێت. دان یەک بەگراون هەبوو ئەو بەگراوەماندانە تەواو یعنی 4 دقیقە 5 هەر ئەو بەگراوە نەبوو ئێستا نە بەگراون لە کۆمپیوتەر شاشەی پشتەوە خەلفی ئەگۆڕین بە کێ خۆمان مەنزەر دانین مەنزەر بەحر دانین مەنزەر شاخ و داغ دانین
مەنزە و خوڕفە دانین هەموو هینێکی تایە بەگراونێکی تایە بۆی دانین شتەکە زۆر گۆڕاوە یان لەگەڵ جارانی فەرقی زۆرە جارانی نەبوو. شاید جاران شەو دەوروزونای هەبوو بەیانەکەی زووە لە سەر ڕۆژی تەسویرمانە کرد دەوروزونای هەبوو شەو سەعاتێ بەیانەکەی سەعاتێ دوای نێوەکەی 2 سەعات تەسویرمانە کرد حتا شەو درەنگێ خەڵکە بە زۆقەوە بوو خۆشی هەبوو ئێستا ڕوونە شایەکە ئێوارەکەی زۆر خۆی بکوژە 1 سەعات تەسویرەکرێ خەڵکە ئەوێ بەس تاوا بێ شایەکەی ناوێت زۆر قەڵەباڵغی بمێنێتەوە و چەو دەوروزنا لێدە ئەو شتە نەما وەک جاران ڕسم هەر ئاهاتوو بۆ شایڕۆشی خۆمە ڕسممانە کرد بۆ سەفرارۆشی تەسویر بەس مسەوە ڕسمیە کرد سەلەوتی موبایل دەرچوو فەرقی زۆر کردووە خەڵکە ڕسم خۆی یەکدێت و نەئیشواتەوە نیست ناو موبایلەکە حەفزیەکە نایە نایە بیشواتەوە هەر لە ناو موبایلەکەی خۆی ئەمێنێتەوە ئەوە تەسیری زۆر کرد جاران فلیم هەبوو فلیم شەشی هەبوو ئەمان هەفتەی مەسەرەن سیتر فلیمیان ئەشوشتەوە خەڵکە ئەیان ناردە بەغا ئێستا نەماوە موبایل دێنن بە نیم سەعات میمۆریەکەی دێن تەبعەکەین و ئەیدێنێ دەستەوە 20 بێ 30 بێ بە جۆی ئیمکانیات خۆی خەڵکە ڕسمی 450 شواتەوە و تاوە. ژنانی کورد بە دەستڕەنگینیانەوە بەناوبانگەنەوە و دەستڕەنگینی شوای کردووە کە زۆر جار سەرنجی گەشتیاران و کەسانی دیکە کە دێنە کوردستان بۆ لای خۆی ڕابکێشێت. شیلان عەلی خانمێکی کووردە کە لە ڕێگەی چەنامەرێکی تایبەتەوە چەندین جۆر گوڵ دروست دەکات و تابلۆ و نەخشی جیاوازی پێ دروست دەکات و وای کردووە کە خەڵکانێکی زۆر سەردانی کارەکانی بکەن و لە نزیکەوە بیبینن. کاری دەستی هەموو ئافرەتە حەزی پێیەکات خەریکی کاری دەستیم بژێ و ژیانی خۆم بەمە بەم بەڕێوە خۆم و مناڵێکی هەموو ئافرەتێک دەستی لە گیفان خۆیان بێ باشە زۆریش حەزەکەن کە پێیان بڵێم یەن ئەڵێ فێری ئەم ئیشمانەکە بەڵام من ناتوانم شوێنەکەم کەمە و ئەوەختە دەرامەدم نییە کە فێریان بکەم. ئەو شتانە شتی زۆری ئەوێ نیوەی هەمووی لە ئێرانیەنمی ڕەنگەکانی و ئەوەختە شتی زۆرە ئەوە خۆم ئەچم لە ئێرانیەنمی بە دوو ڕۆژوشکە بێتەوە خۆم دروستیانەکەم خۆم ڕێنیانەکەم هەموو شتێکی پێ دروستەکەم سەبەتە شوشەیە ئەوەختە قاپ و قاچاخە خەڵک خۆی تابلۆی پێ دروستەکەم هەر ئافرەتی خۆی حەز بە هەچیەکە خۆشم ئەڕم لە بازار شتە دەکڕم لە سلێمانی یەنمی هەمووی خۆم گوڵی لێ ئەگەم. ئەم گوڵانە ئەم لە پەرداخ ئەیەم لە سەبەت ئەیەم لە هەموو شتێ ئەیەم لە ئەڵقە ئەیەم لە گسکی بۆ مدبەق ئافرەت خۆی شدیێنێت ئەڵێ گوڵمان بۆ لێبێ ئافرەت خۆیە بەدڵی خۆی گوڵەکان هەڵە بژێرێ ئەڵێ حەزەکەم مدبەقەکەم لەو گوڵەیە مدبەقەکەم لە ڕەنگی ئەو گوڵەیە ئەو گوڵمە بۆ لێبێ ئافرەتەکان بەخواستی ئەوان من ئیشەکەمەکەم بەخواستی ئەوان بەدڵی ئەوان سەبەت بێ پەرداغ بێ هەر قاپ و قاچاق بێت. ئەم گوڵانە کە من ئێستا دروستیانەکەم خۆم خەمیرەکە یەگرمەوە خۆم بە دەستی خۆم ئەیگرمەوە ئەی کوڵێنم ئەبێ 25 سەعات لەناو عەلاگا بێ ئەمجا لە دوای 25 سەعات وەکو گونکەی هەویر دەریێنم ڕەنگی ئەەکەم پلانم هەیە بۆ داهاتوو ئەگەر یارمەتیم بن حەزەکەم شوێنێکی گەورە بێت بتوانم هەموو ئافرەتەکان دەستیان بگرم دەستی هەموو ئافرەتێ بگرم شوێنێک گەورە بێت ئافرەت فێرکەم
گەنجێکی خەڵکی سۆران لەگەڵەوەی کە فەرمانبەرە بەڵام پیشەی دارتاشیشی هەڵبژاردووە ئەو بە سەلیقە و بیرۆکێکی جوانەوە چەندین کاری جیاوازی دروست کردووە کە لە دوکان و شوێنە گشتیەکان بەکاردێن ئەو دەڵێت نایەوێت سوودێکی زۆر لە کارەکەی بەدەست بێنێت بەڵام لە هەمان کاتا دڵخۆشە کە خزمەتێک بە خەڵک دەکات لە ڕێگەی پیشەکەیەوە. پێشتر ئەو کارم نەکردی ینی فەرمانبەرم بەخۆ فەرمانبەری حکومەتێمە پۆلیسم بەس بەگوێرە ینی کە قەیران داهاتوو ئەو دەمەویست کارێکی تر بکەم پێشتر ئەو کارەشم نەکردیە تەنها لە ڕێی ئەنتەرنێت و ئەوانە زۆر فکرم ینی تەماشای ئەو بابەتانەمە کرد فکرشم لەو بابەتەی هەبوو هەستم دەستم بە گوڵدان و کرسی و مێزە و قەفەس و ئەو بابەتانە کرد ئەنی زۆربەی حەزم لە شتی سروشتیە کە دار و درەختی سروشتی هەبیتن چاکم بە مەبلەغێکی ئارزان بدەمەوە خەڵکەکەی. پێشتر قەرزی بچووک هەبوو لە حکومەت قەرزی بچووکێدا گەنجەکان هەوڵیانەدا کە کاری دەستی خۆیان بکەن بەرەو پێش بڕۆن بەس ئێستا قەرزی بچووکیش نەمایە کەسیش نییە بەو ئەوەی ئێستا یارمەتیم دەتن تەنها ئەو هەندێک کە لە دوکانی ئیشەکەم و جارێکە دی لە دوکانی سەرفەکەمەوە. ئەو دارانش کە بەکاری دینین دارەکان زۆربەی فرلەندیە بولگاریا ئەو دارانە کە دێن زۆر بەگرانی ئەیکڕین مەجبورین لە بە قەیرانەکەی بە ئەرزانی یانێ شتێکی وا کەم خێرکەین بەس کە کار و کاسبێتەکە ڕانەوەسیتن. خەڵکەکەش داواکاری شتی سرنج ڕاکێش دەکە ینی زۆربەی بەهاران خواست لەسەر مەرکانە و ئەو کورسی و تشتی زۆرە بەس ئێستا وەرزەکە بەرەو پاییز و زستانە ڕواتن خەڵک ینی ئەوانەی کە مەراقی بولبول و مریشک و کۆتروە و تشتانە زۆربەی خواستیان لەسەر قەفەسیە ئێستا زۆربەی قەفەسەکان دروست دەکەین یعنی ئەو بابەتانەی گوڵدانەکان هەڵەگرین بۆ بەهاران خۆی ساڵێکیشە دەستم بەو کارێک کردووە سەرکەوتوش بوومە ئەگەر بێت و حکومەت یارمەتیمدا قەرزم پێ بدات و منیش قەرزەکە بە مانگانە بدەمەوە لەوانەیە دوکانەکەم گەورەکەم و هەڵی کار بۆ سێ چار گەنجی دیکە بڕەخسێنم یانێ کە سوودمەند بن لەو دوکانەی نەک چاویان لە ئەوەی بیتن کە دامەزرێن لە حکومەتێ چونکە ئەوە هەم هونەرە هەم ئیشە. هونەرمەندێکی خەڵکی ناوچەی دەریای ڕەش لە شاری ریزا ئێستا لە دیاربەکر نیشتەجێیە ئەویش لەبەرەوەی کە خۆشەویستێکی زۆری بۆ کوردان هەیە ئەو هونەرمەندە ئامێری تۆلۆم دەژەنێت و بە کوردیش گۆرانی دەڵێت و ئەوێت لە هەنگەکانی نۆرۆز لە دیاربەکر و هەولێریشتا بەشداری بکات. چەندمە
ev bu çen salle gule le 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 gule bu me dildar bu me vindar bum birindar le gule le 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 gule. Sanatıma karşı olan buradaki saygı Diyarbakır halkının Rêzdariya xelkê Diyarbekirê ya li hemberî hunera min bû sedem ku ez berim û li vê derê bijîm. Ji xwe ez gelek ji Diyarbekirê hez dikim. Hevjîna min jî ji Diyarbekirê ye. Diyarbekir her dem ji bo min taybet bû. Ez jî nizanim ji ber çi ye. Lê jiyana li vê derê ji bo min her dem xeyal bû. Niha ez xeyala xwe dijîm. اليوم هات عمدي ترسيام يعني وقوم مزيكا قراردنيزي لفر عجب بو نوي يجا شغا امهات برباش بو ملتي من برباش وكرن يعني ما مذكر ري ام برا كان سترانا خو بيجن ام كان لفر خو اداره بكن اما تنامدي birçok hayalime kavuştum aslında. Ya rast min gelek xeyalim xwe bicih aniye. Piştî ku ez ketim nav karê hunerê, xeyala min ew bû ku ez li bajarê xwe konserek bidim. Min xeyala xwe bicih anî. Piştî vê xeyalên min ên herî mezin di Newroza Diyarbekirê de derketina ser dike ye. Dûrê jî li hewlerê dayîna konsereke gel e. Ez gelek dixwazim stranên xwe pêşkêşî wan mirovên xweşik bikim. Garibim ez evdalım, garibim ez behalım, jikeze bedin alım yar. Garibim ez garibim, garibim ez garibim, bimrim ez tene benim yar 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 yar. لا ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.